لە مانگی 6 2014 جادەی سەرەکی کەرکووک بەغدا لە نێوان گوندی وەحدە و مەتارە لەژێر هەڕەشەی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعشدا بوو. چەکدارانی داعش سەنگەریان لە هێزەکانی پێشمەرگە گرتبوو. ئاڵاکەی داعش لە دووری 200 مەتر لەسەر جادەکەوە دیار بوو. ئەوەش ئاماژەیەک بوو بۆ مەترسی لەسەر ئەم جادە سەرەکیە. ئۆتۆمۆبیلەکان لە ترسی گیانی خۆیان بە خێراییەکی زۆر تێدەپەڕین بۆ ئەوەی پریشکی ئاگری داعش بەریان نەکەوێت. بەڵام لە هێرشەکانی ئەم دوایەدا پێشمەرگە ئەو مەترسیانەی دوور خستەوە. بە تەواوەتی بریتان هەنی باش چاکتان بە دڵنیاییەوە گوندانی کە کۆنتڕۆل کراوە گرنگی استراتیژی هەیە لەسەر سەلامەتی و سەقامگیری قەزای داقوق و بەگشتی شاری کەرکووک و بە شێوەیەکی بەرپراوانتر با بڵێن سنووری هەرێمی کوردستان بڕیار درەکەم ناوچانە لەژێر چنگی ئەوان پاکرێتەوە پێشڕەوی بکە. بە دڵنیاییەوە ئێمە دەڵێن دەبێت سنوورێکی دیاریکراو نەبێت بۆ ڕاماڵینی داعش دەبێت لە هەموو شوێنێ ڕابماڵێن دوور بخرێنەوە. گوندەکانی وەحدە و سەعد و خالد کە دەیان ڕوانیە سەر ئەو جادە سەرەکیە بۆ ماوەی زیاتر لە دەمانگ شوێنی مانەوەی چەکدارانی داعش بوو بە شێوەیە کە قەناسەکانیان بە بەردەوامی چاوەدێری ئەو جادەیان دەکرد و گولەیان بە خەڵکی سڤیل و شۆفیرانەوە دەنا. ئێرە جادەی سەرەکی کەرکووک بەغدایە لە دەستی چەپی من گوندی مەتارەیە لە ڕێکەوتی 9/12/2014 کچە خوێندکار شادان ساید ئەکبەر لەم شوێنە بە دەستی چەکدارانی داعش شەهید کرا. زیاتر لە 48 کاتژمێرە پێشمەرگە هێرشی بۆ سەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش دەست پێ کردووە و پاشەکشی بۆ هێزە چەکداریە کردووە. فەرماندەکانی پێشمەرگە دەڵێن ئەو ناوچە کوردستانیە و تەواویان دەبێت پاک بکرێنەوە. چەکدارانی دەوڵەتی ئیسلامی توانای دروستکردنی مەترسیان بۆ سەر کەرکووک نەمێنێت. لە هەر جێگایەک یەکێک بجوو لاباوە تیارەکە لێ ئەدا توانم برێم دەوری سەرەکی دەوری تیارەی هاوپەیمانان بوو فڕۆکەی هاوپەیمانان بوو ڕێگری هەم ئاوەکە بوو کە لە پێشن بوو هەم مەسلەی حوبە بوو بەڵام حوبەک ئەتەقیەوە پێشمەرگەش کاتۆ شوێنی ئەمە ئەبوویە کە دانراوە دەنێم ئەم قورئانە ئەمە قورئانی پیرۆزە زنجیرە بیکەوە ڕێک زنجیرەکە بکەوێتە تەقیبە. مەترسی چەکدارانی داعش زۆربەی وڵاتەکانی لەسەر ئەوە کۆ کردووە کە دەبێت بە هەموو شێوەیەک شەڕی ئەو چەکدارانە بکرێت و لەو چوارچێوەیەشدا فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بە بەردەوامی هاوکاری هێزەکانی پێشمەرگە دەکەن و لە هێرشەکاندا بردومانی چڕی ناوچەکانی ژێر دەسەڵاتی چەکدارانی بەناو دەوڵەتی ئیسلامی دەکەن. ئاڵاو شیار NRT سنووری شارۆچکەی داقوق.